باش ئەمڕۆ یەکێتی و پارتی لە شارەکانی هەولێر و سلێمانی دوو کۆبوونەوەی جیاواز ئەنجام دەدەن. کۆبوونەکەی شاری سلێمانی زیاتر لە نیو کاتژمێرە دەستی پێ کردووە. تێیدا ئەو کۆبوونەوەی سەبارەت بەوەیە لیژنەیەکی فەرعی هەڵبژاردنەکان لەلایەن هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتیەوە پێکێنراوە لە ساڵی ڕابردوودا. ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجام دەدات سەبارەت بە پرسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان، پرسی هەڵبژاردننی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە تێیدا شاندەکەی پارتی دیموکراتی کوردستان پێکاتووە لە خەسرە و گۆران هێمن هەورامی صاحب قارەمان و ڕزگار ئەژی و زانای مەلاخالت هاوکات لە یەکەتی نیشتیمانی کوردستانیش ئەوەی لە کۆبوونەکەدا دیارە بەشداری دەکات. ڕزگار حاجی حەمەیە لەگەڵ تەلار لەتیف و زیاد جەبار و سلێمان مستەفا و دکتۆر یوسف گۆرانە کاتێدا گفتوگۆ دەکەن لەسەر ئەو پرسانەی کە ئاماژەم پێکرد. هاوکات بابی دیکە هەیە کە بە پێی زانیاریەکانی شارپرێز ئێستا پارتی و یەکێتی پرۆژەیەکیان هەیە گفتوگۆی لەبارەوە دەکەن سەبارەت بەوەی هەردوو حزب بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بڕیارە ئەم ساڵ بە پێی یاسا ئەنجام بدرێت هەردوو حزب بە یەک لیست بەشداری بکەن. دیارە ئەمە هێشتا پێشنیارە قابلی گفتوگۆیە و هەردوو حزب لە دانوستان لە کۆبوونەکانیاندا دیارە گفتوگۆی لەبارەوە دەکەن. دەمەوێت ئاماژە بۆ بدەم هەر ئەمڕۆ شاندی یەکەتی نیشتیمانی کوردستان ڕۆشتووەتە پارێزگای هەولێر لەوێ لە پیرمان بڕیارە کۆبوونەوەیەک لە سەر ئاستی باڵا ئەنجام بدەن. کۆبوونەوەکە ئەوەی سلێمانی لە بارگای مەکتەبی سیاسیە کۆبوونەکە دەستی پێ کردووە. ئێستا شاندی هەردوو لە گفتوگۆ و دانوستاندان گفتوگۆکانیان بەردەوامە و بڕیارە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام بدەن ئەنجامی کۆبوونەوەکەیان لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بخەنە ڕوو.